باوەڕت هەبێ باوکی ئەو بەڕێزە ئەو چارەخوازە هاتووە ڕۆشتووە سەر قاچ و دەسمان. کاکۆچەر ماوەی چەند ساڵە لە بواری تەندروستیا کارەکەی؟ من 16 ساڵە لە فریاگەون کار دەکەم. لە ماوەی ئەو 16 ساڵە هیچ چیرۆکێکە بووە ژیانی کەسێک ڕزگار بکەیت؟ چ چیرۆکێک لە ماوەی ئەو 16 ساڵەیە زۆر سەرنجڕاکێش بۆ خۆت؟ زۆر چیرۆک، یعنی ئەتوانم بڵێم هەفتانە چیرۆک ڕوئەدات. بە نمونە چیرۆکێکتان بۆ گێڕمەوە پیاوێک مامۆسایەکی ئاینی بوو، کوڕێکی گەنجی هێنا کارەبا گرت بووی، نە لێدانی دڵی هەبوو نە هەناسەدانی هەبوو. دوای کارکردنێکی زۆر لەگەڵ تیمی پزیشکان و پەرستارانی نەخۆشخانەی شەید هەژار زۆر هەوڵمان بۆیدا. ئەخیرەن دوای 40 دقەیەک دکتۆرەکان بێئومێد بوون لێی، بەڵام تیمی پەرستارەکان من لەگەڵ کاک هێمن کەریم کە پەرستارێکی شارەزا و دێرینە لەگەڵ کاک ڕزگار لەتیف بەردەوام بووین لەسەری بە شێلانی سنگ و بەش دیسی شۆک و ئەوانە لێدانی دڵی گەڕایەوە، دواتر هەناسەدانی گەڕایەوە. باوەڕت هەبێ باوکی ئەو بەڕێزە ئەو چارەخوازە هاتووە ڕۆشتووە سەر قاچ و دەسمان. ینی ئەمە کارێکی زۆر گەورەیە کە ئێمە بینە سەبەب بۆ گەڕانەوەی کەسێک لە دوای خۆی گەورە، ئێمە هۆکارین بۆ ئەوەی کەسێک لە مردن ڕزگار بێت. وەکو باس لێوەکرێەوە بنە هۆکارێک بۆ ڕزگارکردنی ژیانی کەسێک، چه هەستێک تەیە کە کەسێک دێت دەهێنرێتە تەواوی بۆ لاتان، یعنی هەناسەدان و هەموو شتێکی بە تەواوی لە دەستداوە، بەڵام بەهۆی ئەوەی ئێوە بەردەوامە بن لەسەری ژیانی بۆ گەڕێتەوە، لەو کاتانە چه هەستێک تەیە؟ ڕاستی ئێمە خەڵکی ئەم شارین با بڵین، هەمومان کوردین، کاتێک چارەخوازێک سەردانمانەکە بە تایبەتی لە حاڵەتە کتوپڕەکاندا ئێمە بە کەسی خۆمانی ئەزانی وا هەستەکەین کەسێکی نزیکی خۆمانەوە کاری بۆکەین، یعنی تاکو ئەخیر لەحزە ئەوەی لە توانامانە هەبێت بۆی دەکەین بۆ ئەوەی ژیانی نجات دەین.